بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. لەم حەڵقەی بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر کاریگەری هۆز و قەبیلە دەکەین لە ناو بزاوتی مێژوودا. دەپرسین ئایا هۆز و قەبیلە لە ناو بزاوتی مێژوودا چ کاریگەریەکیە بۆ لەسەر ڕەوتی گۆڕانکاری و ڕووداوەکانی ناو مێژوو؟ ئایا تەواوی مێژووی سیاسی کورد و هەروەها مێژووی نەتەوەکانی دیکە گەر ئەم ڕۆڵەی تیا پەراوێست بخرێت چی تێدا دەمێنێتەوە؟ و تەزایەکەیە دەڵێ گەر ڕۆڵی هۆز و قەبیلە و عشیرەتەکان لە ناو مێژوودا بهینە دەرەوە هیچ مانایەک بۆ ڕووداوەکان نامێنێتەوە. ئێمە دەپرسین ئایا مێژووی سیاسی کورد بە شێوەیەکی گشتی و هەروەها لە ناو مێژووی ئیسلامیشدا ئەمە چ کار کرد و ڕۆڵێکی هەبووە؟ ئایا لە دەرەوەی ئەمانەت چارەسەرێکەیە؟ ئەو مێژووە تەندروست و ساغی کە ئێمە ئەمانەوێ شرۆڤ و شیکاری بکەین لە دەرەوەی باسکردن لە مێژووی هۆز و خێڵ و تیرە و قەبیلە چی مانایەکی بۆ دەمێنێتەوە؟ ئایا کاریگەری ئەمانە بۆ ئێستا چ بایەخێکی هەیە؟ ئەو ڕەوتی کە لە ڕابردوودا هەبووە دەکرێت هەر بەردەوامە یاخود بە ستایلێکی دی ئێستا بەردەوامە یاخود گۆڕانکاری بەسەرا هاتووە. ئەی یاسا و دیسپلین چ ڕۆڵێک دەبینێ لێرەدا؟ ئەمانە کۆمەڵێت تەوەری سەرەکی بەرنامەی سۆراغی مێژوومانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان کاک حەبیب محەممەد دەروێش سەرنووسەری گۆڤاری کۆچ، دکتۆر بەهمەد ساڵح مامۆستا لە زانکۆی سلێمانی و توێژەر لە مێژووی سەدەکانی ناوەڕاست بەخێربێن بۆ ستودیۆی پەیام. دکتۆر بەهمەد، لە دەرەوەی دیسپلین و هەروەها لە دەرەوەی ئەو ڕێخستنەی کە ئێمە یاخود ئەو خەوانەی ئەیخوازن لە ناو بزاوتی مێژوودا هەبێت و کاریگەری خێڵ و بنەماڵە و عشیرەت و هۆز و قەبیلە نەبێت، چ بەدیلێکەیە بۆ ئەوەی کە لە ناو مێژوودا مێژوویەکی ساغ و تەندروست بهێنەدی یاخود ئێمە ڕازی بین لەو مێژووی کە لە ڕابردووە هەمومان ئەی خوێنینەوە و هەروەها لە ناو بەشێ لە ڕووداوەکانی ژیان و ئەو مێژووی سەدەکانی بەر لە ئێستش کە ئێستا بە نووسراو لە بەردەمی ئەمە ماوەتەوە. بەڵێ، پێشەکی بە ناوی خوا سپاسی جەنابتانەکەم. بابەتێکی گرنگە بەڕاستی لە ئێمە کە باسی ڕووە مێژووەکەشی ئەەکەین، چونکە لە مێژوودا بمانێ و نەمانێت نەک ئەوەی کە بڵین کەسانێک هەیە و تەزایەک هەیە ئەمە ئەڵێت، بەڵکو واقعەکە لە تاریخا دەوری قەبائیل هۆزەکان دەورێکی حاسمیان هەبووە لە ڕووداوەکانە. دوای ئەوەی کە مجتەمە حتا بە پێی نەزەڕێ مادیەکان، دوای ئەوەی کە کۆمەلگا دێتە ناو کوشت و کاڵیەوە ئیتر وردەوردە دەست ئەەکەن بە کوشت و کاڵ و ئاژەڵداری و ئەمانە مەساڵحی مشتەرەکە دروستە بێ، قەبیلە دروستە بێ. قەبیلە چییە؟ قەبیلە بریتیە لە کۆمەڵە کەسانێک کە ئینتیمایەکیان هەیە بۆ نەسەبێک یاخود بۆ باپیرە گەورەیەک یاخود بۆ کەسانێکی هاو قەبیلەی خۆیان. ئەمە وای کردووە کە قەبیلە لە مێژوودا یاخود هۆزەکان لە مێژوودا ڕۆڵێکی گەورە و حاسمیان هەبووە، هەر لە چاخە دێرینەکانەوە هەتاوەکو سەردەمانی عسووری وستا و لە سەردەمانی داهاتووە تا سەردەمی ئێستش. هەرچەندە لە ئێستا قسەیەکی ترە کە بڵێ ئەو ڕۆڵە کەمە یاخود زۆرە بە پێی مەنتیقەکان، بەڵێ ئەمە جوانە، بەڵام خودی ئەوروپاش ئەو مێژووی پێیا تێپەڕیوە قەبائیل دەوری سەرەکی هەبووە، هەر لە قەبیلەکانی نۆرمان، هەر لە غالەکان، هەر لە قەبائیلە کۆنەکانی ترەوە، حتا لە ئەمریکا هەندێک لەوانە ڕاستە ئێستا نەماون، بەڵام لە مێژوودا ئەگەر ئەوانە باز نەکرێ بەڕاستی باسی مێژوو ناکەی. ئێمە لە مێژوودا کۆمەڵی قۆناغمانەیە کە ژیانی مرۆڤایەتی پیا تێپەڕیوە. ئایا ئەمە حاڵەتێکی تەندروست و ئاسایی ناو مێژووی مرۆڤایەتیە یاخود ئەمەش بە پێی پێگەی جوگرافی پۆلێ نەکرێت؟ خۆی بە پێی پێگەی جوگرافیە دەوری هەیە، مەنتیقەیەک بۆ ناوچەیەکی تر. هۆزەکان کەمتر دەسەڵات هەژمونی خۆیان چەسپان بێ لە شوێنێکدا وەکو لە ناوچەیەکی تر، بەڵام بەگشتی تۆ باز لە مێژوو ئەەکەی چ مێژوویەکی کۆن، چ مێژوویەکی ناوەڕاست، چ مێژوویەکی نوێش کاریگەری گەورەی هەبووە بە پێی سەردەمەکان. لە ئێستادا بەڵێ لە ئێستادا ئەگەر ڕۆ مێژووکە باز نەکەین ئەو قەبائیلانە ئەو هۆزانە دەورەکەی کەمتر بۆتەوە. دێمە سەرەوە، بەڵام ئایا ئەو پەیوەندی هارمۆنیکیە پەیوەندی بە قۆناغەکانی گەشەکردنی ژیانی مرۆڤایەتیەوەیە، هەر لە قۆناغی ڕاوشکار و کشت و کاڵ و نیشتە جێبوون و دروستکردنی شار و ئەوە، یعنی پەیوەندی بەوەیە بە تەکید پەیوەندی هەیە بە هەر یەک لەو قۆناغانە. لە هەر قۆناغێکی ئینسانێت کە پێیە تێپەڕیوە هۆزەکان بە پێی سەردەمەکە تابعێکی تایبەتی خۆیان جێهێشتووە بەسەر مێژووکەشدا. بەڵێ کاک حەبیب، یعنی جۆرێک سایکۆلۆژیەتێکەیە لای خەڵک هەمیشە کە باسی هۆز و عشیرەت و قەبیلە دەکرێت لە مێژوودا، یعنی ڕوانینێکی نێگەتیڤەیە بۆی ئەندازەیە گەشتبینی نییە پێوەی خەڵک ڕاستە و خۆکە ئەگەر حاڵەتێکی نەخوازا و ڕوو بدا ئەیباتەوە بۆ ئەو کەلتورەی کە پێوتێک کەلتوری خێڵ و حاڵەتێ بەو پێوە و هەژماری کە لەسەر سکەی ئاسایی خۆی لایداوە. تا چەند ئەم سایکۆلۆژیە
یعنی دروستەوە لە چۆ ئەم سایکۆلۆژیەتە سەرچاوی گرتو ئەکرێت سایکۆلۆژیەتە پۆلیان بکرێ حاڵەتێکی پۆزیتیڤی وەربگرێەوە حاڵەتە نێگەتیڤەکەش بەو پێوەرەی کە خەڵک بۆیە ڕوانێ ئەمە دیاری بکەین. پێویستە ئێمە جیاوازی بکەین لە نێوان خێڵ و خێڵچێتیان. ئەگەر باز لە خێڵکەین بۆی بریتە لە بەهایەکی کۆمەڵایەتی و خاوەنی کەلتوری خۆیەتی کە بەشێک لەو کەلتورە کەلتورێکی کۆمەڵایەتی گرنگە لە ژیانی هەموو تاکی کۆمەلگای ئێمەدا. چکە خێڵ بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان دەوڵەت بووە بۆ ئەوانەی کە دەوڵەتیان نەبووە بە تایبەتی بۆ نەتەوەیەکی وەکو ئێمە وەکو کورد خاوەنی دەوڵەت نەبووین بە درێژایی مێژووی نوێ و بە درێژایی مێژووی دوای ئیسلامیش ئەمێنشینی بچووکمان هەبووە لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر بەڵام خاوەنی خێڵی گەورە بووین و خاوەنی خێڵی کاریگەر بووین. تاگ لە ناو خێڵە ئەمان لە ناو ئەمانە بووە لە ناو ئاسایشا بووە بۆیە بەردەوام وتراوە خێڵ یاوەکو قەبیلە دەوڵەتە بۆ ئەوانەی کەوا دەوڵەتیانی. ئەگەر خێڵ بریتە لەوەی کە بریتە لە بەهایەکی کۆمەڵایەتی بریتە لە بەهایەکی کەلتوری کە هاوکاریکردنی یەکتر بێ و پاراستنی ئاسایش و ئەمنیەتی ئەندامەکانی خێڵ بێ ئەوە هاوکاریکردنی خێڵ بێ لە کاتی لێ قەڵمانە چونکە هیچ دەرەتانێکی تری نەبووە خاوەنی دەوڵەتێک نەبووە پەنای بەرێتە بەرەوە کۆمەلگاش نەگەشتۆتە ئاستی ئەوەی کە پێی ئەوترێ هاوڵاتی بوون یا چەمکی هاوڵاتی بوون نەهاتۆتە ئاراوە کە سیدیسن شیپ وەکو ئینگلیزەکان پێڵێن بۆیە خێڵ تاکە پەناگە بووە کە تاکتیا بووە و بەشێک لە کەلتور و بەها گەورەکانی تیا تا بەرجەستە ئەکرێ. بەڵام ئەگەر قۆراقەکە گۆڕا ئەگەر شێوازە گۆڕا بۆ خێڵ بە ئەوە تێنەپەڕێ بووە باسی خێڵچێتی کرد. بەڵێمە بەسم قۆناغی دووەمە ئەمە ئەگەر خێڵ بم مەعنا بێ بەڕاستی شتێکی ئیجابی و پۆزیتیڤە. ئەگەر خێڵ ڕۆشتە ئەوەی کە پێی ئەوترێ خێڵچێتی و جۆرێک لە دەمارگیری هەبوو بەرامبەر بە غەیری خۆتووە ئەوەی سەر بە خێڵەکە نەبێ یا لەگەڵ خێڵابی لە چاکە و لە خراپا بە تایبەتی لە خێڵە عەرەبەکانە لە قۆناغە مێژووە کۆنەکانە هەر لە سەرای هاتنی ئیسلامیشەوە ئەمە زۆر باو بووە کە ئەوەی سەر بە خێڵەکەی خۆ بواە ئیتر لەسەر حەق وایە لەسەر نەحەقوە پشگیریان دەکرد. خۆ دەزانین لە ناو خێڵی عەرەبا بەعکسی ئێمە شتێک کە زۆر بەوە مەسایلی شیعرە یعنی شیعر هەیەکە لە ممەیزاتی خێڵی عەرەبی و شیعرێکی عەرەبی هەیە کە شیعری خێڵەکیە کە خۆیان پێڵێن شیعری نەمەطی ئەڵێ لا يسألون أخاهم حين يندبهم في النائبات على ما قال برهانه ئەڵێ کاتێک هەیەکێک لە ئەفرادی خێڵ بلێ ئەقەومێ پرسیاری لێ ناکەن لەسەر چی تعدا لێکراوە یا لەسەر چی کێشە هەیە هەر هاواری کردنەوەکانی خێڵەکەی خۆی ئیتر لەسەر حەق و ناحەق نییە کە هاواری کرد ئەبێ تۆ پشتگیری بکەی یعنی پرسیار لە حەق و ناحەقی خێڵەکەت ناکەی. لە کوردەواریشە هەماش زۆر جار ڕووی داوە گەر یعنی تۆ کتێبەکەی کاکە حەمە بخوێنیتەوە ئەڵێ هەر میوانێک بهاتایەتە ماڵمان باوکم پرسیاری ئەکرد سەر بە چه هۆزیەکی ئەگەر بیوتای جافم ئەوە ئەو شوێنی تایبەتی هەبوو احترامی تایبەتی هەبوو خزمەتی تایبەتیمان نەبووە بکردایە قەراری باوکم بوو و ئەگەر جافش نەبووایە ئەو بە خێراتن یەکرو بەجێ ئەهێشت یعنی کاگە حەموڵێ باوکم ئەوەی جاف نەبووایە وەکو بڵێ بە مرۆڤی نەئەزانی ئەمە بریتە لە خێڵچێتێکە بەڕاستی یعنی تۆ کاتێک کە ئەوەی سەر بە خێڵەکەی خۆ بێ بە چاکی بزانی ئەوەی سەر بە خێڵەکەی خۆ نەبێ بە چاکی نەزانی یا هاوکاری نەکە یا لەگەڵ یان نەبی ئەو تێڕوانی نەمەوێت لەسەر ئەو تێڕوانیە تۆکو سەرنووسەری گۆڤارێکە بە ناوی گۆڤاری کۆچەوەیەوە کۆڵێ مەغزا و ناوەڕۆکی ئەم ناو و ناونیشانەیە هەر لەوە هاتووە سەر بە سنتەرێک بێکەوەکو سنتەری بۆ ئەوەی کە باسەکرێ لە ڕابردووە ئێلبەگی جاف و ئێستا سنتەرێکی کەلتوریە یعنی هەڵگری ئەمە هەڵگری جۆرێک لە نەمەتێکەوە ناو و ناونیشانێکەکەوەکو سیمایەکی چۆنەڵێ ئەوەی عشیرەتایەتی یاخود خێڵی پێوە بوو بێ ئایا ئەمە لەگەڵ ئەوە چۆن یەکێتەوە چۆن ئەو سایکۆلۆژیەتە ئیش لەسەر ڕەوانەوەی ئەکرێ ئێوە وەکەوەی کە گۆڤارەکە بەرەو ئەوە بن کە گۆڤارێکی نوخبەوی بێەوە دەستە بژێرێک بیخوێنێت ئێمە گۆڤارەکە بۆ معنا ناکە کۆچ بێ یا کۆچبەری بێ بۆی کا خێڵ لە کۆچ نزیکە بەڵێ ئێمە کاتی خۆی ئەو تەزاکەمان ئەوە بوو کۆچ لە جەهلەوە بۆ معریفە بوو معنی ئەوە بوو کە ئێمە خەڵک بەرەو معریفە بەرین و لە جەهلەوە ڕزگاریکەین بەرەو معریفە ئیتر کۆمەلگای ئێمە یعنی کۆمەلگایەکە بەڕاستی نەیتوانیوە تەجاوزی زۆر مەسائلی خێڵەکی بکات بەردەوام خێڵەکان بەکارهێنرا ئەو جاهلەی جەناب و باسیەکەی لە نێوان دووکەوانە هەڵبن مەبەستی بڕگەی دووەمی وەڵامەکەی پێشووتە کە باسی خێڵچێتی ئێشیان ئەو خێڵچیەیەکەوە ئێمە باسێکی تریان ئەو کەلتورەیەکەوە لە ناو ئێمە باوەکە کەلتوریشی داگیرکەرانە
یعنی لە سەرەتای داگیرکردنی ئینگلیزەوە و لە پێشتیش لە سەردەمی عوسمانیەکانەوە عوسمانەکان هەوڵی ئەدا خێڵەکان بەکاربێنێ لە سەردەمی ئینگلیزە لە ساڵی 1916 قانون دانرا بۆ خێڵەکان کە پێڵێ قانون فەصل نزاعات العشائریە بە پێی ئەم یاسایە سەرۆکی خێڵەکە ڕۆڵی ئیداری هەبوو ڕۆڵی قەزایی هەبوو یعنی سەرۆکی خێڵ خۆی بۆ خۆی هەم پۆلیس بوو معاون پۆلیس بوو هەم بۆ خۆی حاکم بوو کاتێککە قەراری ئەدرا لە دیوەخانی خێڵا لە دیوەخانی سەرۆکی خێڵا لەسەر قەزیە تەنفیز ئەکراوە هەر لەو مەجلیسیشا قەرار ئەدرا کە ئەو کەسە کە تاوانێکی کردو تاوانەکەی چەند ساڵ حکم بێت و چەندێکیش دیە بدا چەندێکیش خوێنیش بدا و دەوڵەتیش مولزەم و بەجێبەجێکردنی ئەو چکە قانونە یاسایە جۆرجسە کراوە ئێستاش بە هەماشەوە پرۆژە یاسایەک لە پەرلەمانی عێراق هەیە بە ناوی یاسای عشائیری عێراقی دروستکردنی مەجلیسە عشائیریەکان و ئەوانە ئەمە خۆ دەزانی ئێمە لە مێژووە بە حکمی ئەوەی کە دەوڵەتمانەوە بەردەوام هۆزەکان بەکارهێنراون دش بەنەتەوەکەی خۆمان ئەگەر ئیجازم دەی لە ساڵەکانی هەشتاکانە بەهۆی بەزبوونەوەی چالاکی هێزی پێشمەرگە و بزوتنەوەی ڕزگاری خاصی گەلی کوردەوە حکوومەتی بەعس ڕۆژ فەوجە خەفەکانی دروست کرد فەوجە خەفەکان هەمووی درا دەستی سەرۆک عەشیرەتەکان بەبەسم لێرە خێڵەکان نییە هەمیشە داگیرکەرانی ئێمە بە بەعسەوە بە ئینگلیزیشەوە بە پێش ئینگلیزیەوە بە عوسمانەکانەوە سەرۆک خێڵەکان گەورە کراون دەسەڵاتی ئیداری دەسەڵاتی عەسکەریان دراوە پێ بۆ سەرکوتکردنی ئەو بزوتنەوە و ڕاپەڕینانەی کە لە ناو میلەتی ئێمە هاتوۆتە ئاراوە بەڵێ دکتۆر بەهەمان بە پێی ئەو ڕشتەیە کە ئێوە لە مێژووی ئیسلامە هەتانە و ئیشتان لە ناو ئاکرۆک و توێژەرێک ئایا ئەمە لە ناو لە مێژووی ئیسلامی شەحاڵەتی چیوارید بووە کە خەلیفەکان و فەرمانڕەوا موسڵمانەکان یعنی ئاعتیمادیان کردوتە سەر خێڵ و عەشیرەت و بنەماڵەکان حتا لەو کاتانەی کە حاڵەتی شەڕ و جەنگ و جیهاد بووە زۆر لە خێڵەکە هەرێکی ئاڵ لەژێر ڕایەکی جیاوازە بوو ڕەنگێکی جیاوازیە بوو یعنی ئەمە حاڵەتێکی تەبیعی و ئاساییە ئەگەر لە ڕوانینێکی ئاینیانە و چۆنەڵی بە جۆرە لە جۆرەکان ڕنگ ڕێژکردنی هەندێک ئەخلاقیات و نەریت و دیسپلینی ناو ئاینیش بپێوین پرسیارەکەی جەنابتە بەسمەوە بە کۆمنتەکە و جوابەکەی مامۆستا حەبیبەوە بەڕاستی خودی ئەو قەبائیلانە جانبێکیان هەبووە کە سلبی بووە و لایەنێکیان هەبووە کە ئیجابی بووە یەکێ لە لایەنە ئیجابیەکان بریتی بووە لەوەی کە دەورێکی عەجایبیان هەبووە لە دروستکردن و تەکوینی دەوڵەتەکانە هەم لە دەوڵەتی ئەموی هەم لە عەباسی هەم لە دواتر عوسمانی حتا مینیشینە کوردەکانی خۆمان یعنی هەمویان ڕەگ و ڕەچەڵێکێکی عەشایریە بەڵام لەگەڵەوە توانیویانە کە سیستەم و نظامێک دابنێن ئەمە ئەتوانین بڵێن دیوە ئیجابیەکەی کە لە تاریخی ئیسلامیدا ئەیبینین دیوە سلبەکەی بریتە لەوەی بەکارهێنانی ئەوە زۆر جار لەلایەن عەشیرەتێکی ترەوە بۆ دژایەتیکردنی عەشیرەتێکی دیاری کراوە پێکدانی قەبائیلەکان لە ناو یەکدا جەنابەت اینجا کە ئەفەرمووی لە تاریخی ئیسلامیدا فعلا لە تاریخی ئیسلامیدا خوای گەورە اعترافێکی عامی کردووە بە قەبائیلەکان وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم بەڵام لێرەدا سەیرەکەین لە یەکەم جاریش کە تەوجیهی پێغەمبەری خوا ئەکرێ صلی الله عليه وسلم وأنذر عشيرتك الأقربين وایە کەواتە گرنگیدان بە قەبائیلەکان کارێک بووە بۆ سەرخستن و تەکوینی دەوڵەتە تا سەردەمانی ئەخیریش بەڵام لێرەدا ئیسلام لە سەردەمی تاریخی ئیسلامیدا هەوڵی داوە کە ئەم چەمکانە ڕاست کاتەوە ئیجابەکەی زیاتر تیا دروست کە وە سلبیەکەی نەیەڵێ بۆیە کاتێک کە ئەچێت هیجرەی پێغەمبەری خوا ئەبین صلی الله عليه وسلم تاریخی ئیسلامیدا یەکەم کاری بریتە لە ئاشکردنەوەی قەبائیلەکان بە تایبەتی ئەوس و خەزرەج کە یەومی بوعاتیان هەبوو هەزاران خەڵکیان لە یەکە کوشت جار هەبووە لەسەر مەسائلی دوو لە ڕووی بینەر و بیسەر و جەنابتان لەسەر گۆرەکەیەک مانگایەک شەڕی دایان ساڵە بەرپا بوو لە نێوانیاندا کاتێ ئیسلام دێت ئەوێم چەمکانە ڕاست کاتەوە ئەبێ هەمووتان چی بن كلكم من آدم وآدم من تراب ئەمە لێرە نەسەبێکیشتێکمان بۆ دەرەخات کە هەموو قەبائیلەکان لە کۆتاییدا ئەچنەوە سەر یەک نەسەب خۆخوای توانی چەند کەسانێک لە یەک کاتە خەلقات و هەر کەسە و قەبائیلێک و وینەیەکی مجتەمەعێکی جیاوازی خۆی هەبێ بەڵام کە پێت ئەڵێ هەمووتان ئەچنەوە سەر ئادەم لە هەرچۆنە لە هەموو حاڵەتێکە گرنگی ئەوەیە کە شێخ بێت مسکێن بێت یاخود قەبیلەیەکی گەورە بێت یاخود بچووک بێت لە ئاخریدا شانازی بۆ بکەن کە هەمویان برای یەکرد ئەگەر پرسیار بکرێ بینەرێ پرسیە بڵێ ئەمە بۆ منە لە ڕوانگەی توێژەرێ لە ڕوانگەی مێژووی ئیسلامیشەوە وا ئاڵێ ئەمە زۆر هەندێک پرەنسیپەیە ئەوەی کە لە ڕابردوو شا بۆ پرەنسیپی مەدەنیەت و حەزارەت ئایا ئەمانە لەگەڵ ئەو پرەنسیپانە یەکە گرنەوە ئێمە باس لە مێژووەکەین ئەو ئیبن خەلدون دانەری علمی ئیجتیماعە
و کەسێکە لە ڕابەرانی بواری تاریخەکەش ئەم خۆی لێرە کە باسی قەبائیلی کردووە بەشێکی زۆری ڕەخنەگرتنە لە بەداوەت و لە قەبائیل لە ئەو بیرکردنەوە تەسکانی کە قەبایل هەیەیان بۆ بەڵام لەو لاشەوە دەوری گرنگی ئەمان باسەکە لە تەکوینی دەوڵەتەکانە ئەڵێ هیچ سیستەمێ دروست نابێت بەبێ ئەوەی کە ئەم جۆرە عەتفە دروست نەبێت بۆ ئەوەی کە بەتایبەتی ئەو باسی سەردەمانی سەدەی ناوەڕاستەکە ئەو عەتفە دروست نەبێت بۆ دەوڵەتەکە ئەو دەوڵەتەکان هاتوون کە کیان و مؤسسەیەکیان تشکیل کردووە بە پشگیری قەبائیلەکان توانیوانە ئەم شێوە سیستەمە دروستکەن بەڵام لە کاتێکا کە ئەبینی سیستەمەکان وردە بەرەو لە ناوچوونە چوون ئەو هەژبوونەی بەتایبەتی قەبائیل لە سەدەکانی ناوەڕاست بەدواوە وردە لە ئەوروپاش وردە بەرەو هەڵوەشان بە بۆنەی دروستبوونی دوو سیستەمی جیاواز چی سیستەمی دیموکراسی چی سیستەمی سۆشیالیستی ئەمانە زۆر دەوریان هەبوو لەوەی کە ئەم بواری قەبائیلە لە ناو تەکوینی دەوڵەتا کەم بکەنەوە بەڵام هەر چۆنێک بێت لە سەردەمانی ئێمە کە باسی مێژوو ئەەکەین لە سەردەمانی خۆیان ئیجابێتێکی زۆرتری هەبووە بۆ یەک هەستیان کردووە لە سەردەمی تاریخی ئیسلامیدا هەر چۆنێک بێت بوارە سلبیاتەکانی قەبائیل کەم بکەنەوە سەرۆکاری زانستی مێژوو لەگەڵ ئەما چۆن یانیەوەی کە پێوتێ زانستی مێژووە مامەڵەکردن لەگەڵ دەقەکان و ئەو مێژۆی لە ڕابردووە هەبوو لەگەڵ ئەمەیانی حاڵەتێکی تێگیرانی نییە هەر بە حاڵەتێکی طبیعی و ئاساییە ئێمە لە مێژوودا هەتا ئێستاشی پێوە بێت چەندین بەتایبەتی لە وڵاتە شەرقیەکان حتا لە مستەشریقەکان دراسە ئەکەن لەسەر دروستبوون و تەکوینی قەبائیلەکان چونکە تۆ باز لە تاریخەکەیت و هیچ شتێکی ئینسانیت لە سفرەوە دەستی پێ نەکردووە ئەمەی کە ئێستا هەیە عەفوەن ئەمەی کە ئێستا باس ئەکرێت لە غەرب و لە وڵاتانی سیستەمی نوێی جیهانی هەمووی بە مەراحلێکی تاریخیە هاتووە بۆیە ئەگەر باسی هەر حاڵەتێک لەمانە بکەین پێویستە بیگەڕێنەوە سەر مێژۆکەی لە مێژوودا لە زانستی مێژووشدا گرنگیشی زۆر دراوە بەم دەورە ڕۆڵە سەرێکی کە قەبائیلەکان کە هەیان بووە دیارە من بەسمەوە نییە کە من دیفاع بکەم لە مەسەلەی هۆزگەرایەتی نەخێر ئێمە باس ئەەکەین لە دەورێکی تاریخی دیفاعکردنە کە واقع بۆ لە ناو مێژوودا و ناتوانانی ئینکاری بکەیت چەندین کتێب حتا ئێسەشی بێت چەندین ئەتاریح و ڕسائلی ماستەر ئەنووسرێت لە سەر ڕۆڵی قەبائیلەکان لە چەندین نووسراوە لەسەر شمری لەسەر خەفاجی لەسەر چەندین قەبائیلی ئێستاشی پێوە سودان هەندێک شوێن زۆر ڕاست ئەمە واقعەکە ئێمەش باسی وڵاتانی شەرقەکەین باسی سیستەمی بەتایبەتی ڕابردوو ئەەکەین باز لە مێژووەکەین باز لە حاڵەتی ئێستا چ گۆڕانکاری چێتەوە مۆزوعێکی ترە بەڵێ کاک حەبیب ئەو معریفەیە چییە کە خێڵچێتی ئەوێت تەجاوزکە بگا بە معریفە ئایا معریفەکە یاسایە دیسپلینێکی دیاری کراوە تەجاوزکردنی عەقلی ترادیسیۆنی خێڵ و مێنتاڵێتی خێڵە ئەمە چییە یان ئەوەی کە گرنگە یعنی ئێمە ناتوانین خێڵ بڵێن خێڵ ئەتوانین خێڵ بکەین بە خێڵێکی معریفی بەڵام ئەتوانین خێڵ بۆ ئاراستەیە برین هەنێک کەلتور هەیە لە ناو خێڵان نەمێنێ خۆ دەزانی لە کەلتوری خێڵەکانە ئەوە هەیە بە حەق و نەحەق پشگیری یەکتر ئەکرێت لە هەنێ خێڵە و خێڵ لە خزمەتی ئەوە بێ کە تەکمیلەی دەوڵەت کات بۆ معنای خێڵ قۆناغێک بێ بۆ تەواوکردنی قۆناغی پێشووتری بەرەو دەوڵەت بوون چونکە وەکو ئەوترێت خێڵ لە زۆر دەوڵەتانە نەوات و ناوکی دەوڵەت بوو خۆمان نەزانین ئال سعود لە سعودێ خێڵێک بوون یا بنەماڵەیەک بوون تەتەوریان کرد لە ئال سعودەوە کردیان بە مەملەکەتی عەرەبی گەیشتە مەملەکەتێکی گەورە و ساش کاریگەرە لە ناوچەکە خۆ دەزانی زۆر جار خێڵ کاریگەری شۆڕژێکی هەیە بازانەکان بۆ خۆیان خێڵ بوو و لە سەرەتاشەوە کێشەی خێڵایەتیان هەبوو بەڕاستی لەگەڵ حکومەتی عێراقیە کێشەی ناوچەیان هەبوو لەگەڵ حکومەتی عێراقیە بەڵام وردە بارزانی هاتە سلێمانی توانرا تەتەور بە ئەو بیری خێڵایەتیە بدرێت و گۆڕانێکی بەسەرا بێت بیکا بە بیرێکی نیشتیمانی و نەتەوەیی ئەنجا خێڵ بەڕاستی خاوەنی یاسا و ڕێسای خۆیەتی خاوەنی کەلتوری خۆیەتی هەروەکو دەوڵەت ناڵین دەوڵەت بۆ معنای یاساکانی خێڵ یاسای نەنووسراون بەڵام بە جۆرێک لە جۆرەکان خاوەنی کۆمەڵە بەها کۆمەڵە ڕێسای تایبەت بە خۆیەتی ئەو یاسا و ڕێسایانە بەشێکی پەیوەندی هەیە بەوەی کە چۆن بەرگری و مانەوەی خۆی مسۆگەر دەکات ئیتر بە حەق بە یا بە ناحەق پێویستە ئەمە لەناو خێڵان نەمێنێ ڕێسا یاسا و ڕێسا گشتیەکان پشگیری یاساکانی خێڵەکەنەوەی تۆ باسیەکەی داین تۆ ئێستا خۆت
جگەلەوە کەسێکی یاساییشی ئایا ئەوانە پشتگیریەکەن یەکەگرێتەوە لەگەڵەوە ئەوەی کە لە ڕابردووە هەڵبەت ئێمە سۆراغی مێژوویەک ئەەکەین کە تۆ لەنا ئەو مێژوویە بازە یاسا و ڕێساکانی خێڵەکەی ئەوە یاسا و ڕێسەکان لە دەوڵەتێکە بۆ دەوڵەتێکی تر جیاوازی هەیە مەسەن لە ئوردونا کەسێک کە خۆی هەڵەبژێرێ بۆ ئەندامی پەرلەمان یان خۆی هەڵەبژێرێ بۆ وەزیر پێویستە لە ناو خێڵەکەی خۆیان هەڵبژاردننی بۆ بکرێت و ئەنجا بۆی هەیە خۆی هەڵبژێرێ بۆ پەرلەمان یا خۆی هەڵبژێرێ بۆ وەزیر بۆ نمونە ئەمە تەکریسە یان تەکریسی خێڵە و ڕۆڵێکی شەرعی هەیە ڕۆڵێکی قانونی هەیە لە دەوڵەتێکی وەکو ئوردونا کە دەوڵەتێکی کۆنە لە چاو کوردایە لە چاو شوێنێکی تری وەکو دەوروبەری ئێمەدا لە ناو عێراقیشا لە دەستوری عێراقی لە مادەی 45 ئاماژە بە مەسایلی خێڵ درراوە کە دەوڵەت هەڵ ئەسێ بە هاوکاریکردنی خێڵەکان بە کەشە پێدانی خێڵەکان بەوەی کە ئەو قیم و ترادیسیۆنە باشانەیەک لە ناو خێڵا هەیە پارێزگاری لێ بکرێ و گەشەی پێبرێ ئەو ترادیسیۆنە خراپانەش هەیە کە مادەکەڵێ دژ بە ئاین و قانونە پێویستە وازی لێ بهێنێت خۆ دەزانی لە خێڵا کەسێک ئەگەر بکوژرایە جاران کەسی ترە کوژرایەوە لە بریا با قاتیلەکەش نەبووایە مەسەلەن ژن ئەدرا لە بری خوێنە چەند ئاکارێکی ترکەوا لە ناو خێڵە کە باوە بەڵام بەعام لە ناو خێڵی کووردا ینی هەرچەناوە حەزەکەم ئاماژەی پێ بدەم ینی ئەوەی دکتۆر باسی کرد ئەریکسۆن پرسیارێکی لە مامۆستا کرد کەوت ئایا ئەگونجێ ئەم سندیکا و مجتەمەعی مەدەنی ئەوان لەگەڵ خێڵا بوو ئەریکسۆن نووسەرێکی بریتانیە ئەڵێ زۆر جان سندیکاکان نەقابەکان ئەحزابەکان دەوری خێڵە بینن ئەڵێ چکە خێڵ چۆن بەرگری لە تاکەکانی خۆی ئەکاو ئەندامەکانی خۆ بەڵێ بۆ ئەم لەسەر ئەساسی پیشە بەرگری لێ ئەکا مەسەن من سەر بەر سندیکای پارێزەرانم وەکو پارێزەر بەرگریم لێ ئەکات بۆ نمونە جەناب یەکێتی مامۆسایانی وەکو مامۆستا بەرگری لێ ئەکات بەڵام خێڵش وەکو ئینتیمای نەسەب و ئینتیمای بۆ ئەوە نەپرسم ئایا ئەوەی کە لە ڕابردووە بۆ لە ناو مێژەوە بۆ ئێستا کاک حەبیب ئایا وەکو پێشتریش مامۆستا وەڵامیەوە ڕەچاوی ئەمری واقع کراوە بۆ ئەمە سە تۆ باز لە مادەی 45ەکەیت لە دەستوری عێراقیە کە ڕەچاوکردنی باری خێڵیتی عێراقیش بمانەوە نەمانێت بە تایبەتی لە ناوچەکانی ناوەڕاست یعنی خێڵ کارکتەرێکی بەهێزە لە ناو گۆڕانکاری و ڕووداوەکانە یعنی ئایا ڕەچاوی ئەمری واقع کراوە وەڵامی پرسیارەکەمە با ناوبڕێک وەربگرن دوای ناوبڕەکە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێینەوە لاتە دووبارە سڵاو کاک حەبیب بەر لە ناوبڕەکە پرسیاری ئەوم کرد ئایا لەما ڕەچاوی ئەمری واقع کراوە لە کاتێکە ئەبینین مادەیەکی دەستوری لە سەردەمێکە لە عێراق یعنی دەستورێک دائەنرێت لە ژێر هەژمون و کاریگەری و سێبەری وڵاتیشی گەوری وەکو ئەمریکا کە ڕۆڵی هەیە لە ناوچەکە و وڵاتێکی مۆدێرن و گەورەی حەزاریە یعنی ئایا ئەمە ڕەچاوی ئەمری واقعیشی تایە بێگومان ڕەچاو کراوە چکە جاران ئەوترا عێراق مەقبەرەی قەبائیلە لە مێژووە وتراوە عێراق لەوەچێ یەکەم دەوڵەت بێ لە بڕووی بە مۆدێرنە و زووتریش حیزبی سیاسی تیا دەرکەوتووە و لە چاو جەزیرەی عەرەبیا وڵاتێکی پێشکەوتووە بە تایبەتی لە سەردەمی مەلەکی بەرەوسەرەوە وردەوردە گەشەی کۆمەڵایەتی گەشەی سیاسی لە عێراقا لە وڵاتانی دەوروبەر گەشە سندووتر بووە بەڵام دواتر دەرکەوت کە واقعێک دروست ئەبێ خێڵ ئەتوانێت چارەسەری کات و بەشێک لە وڵاتە داگیرکەرەکان ئەم خێڵە بە شێوازە ترادیسیۆنە کۆنەکەی بەڵام بە فۆرمێکی تر زیندوو دەکەنەوە بۆ نمونە یعنی لە ڕووماتیا کە بزوتنەوەی قاعدە دەستی گر بەسەر ئەو ناوچەیەدا حکوومەتی عێراقی و حکوومەتی ئێوە دەوڵەتی ئەمریکاش ناتوانانی چارەسەری ئەو کێشە گەورانە کە لە ڕووماتیا ناچارم سەحەواتیان دروست کرد سەحەواتش بریتی بوو لە کێ لە خێڵەکان هەروەکو فەوجە خەفەکانی خۆمان و کۆن بوو بەڵام هێزی زیاتر تەمیلی مادی زیاتر و فعلەن ئەو خێڵانە توانیان قاعدە لە ناوچەکە دەرکەون و بگەڕنەوە بۆ ژێر سیادەی دەوڵەتی عێراقی یعنی ئەوە واقعەکە جارانیش هەروە بۆ ڕوومادی جاران بە ڕوومادیە وتراوە سنجقی دلێم لە بەڕۆی یعنی دەوڵەتی عوسمانیش بە ڕوومادی وتە سنجقی دلێم لە بەڕۆی دلێمەکان زاڵ بوون بەهێز بوون لەو ناوچەدا ئێستا حکوومەتی عێراقی پاڵپشت بە مادەی 45 دەستوری عێراقیە و ناچار لەوەی کە خێڵەکان کە مثلا مەجلیسی عەشایریش لە مووسڵا هەیە کە ڕۆڵی کاریگەریان هەیە لە ڕوبەڕووبوونەوەی داعشە ناچار بەمە چۆن یاسای حەشتی شعبی ئێستا لە پەرلەمانی عێراقا تەصدیق کرابوو بە یاسا و حەشتی شعبی بووە پێکاتەیەکی میلیشیایەکی قانونی ئەگەر دروست بڵێن بە هەمان شێوە پاڵش بە مادەی 45 ئێستاش سونەکان بە تایبەتی و شیعەکانش لێی ناڕازی نین چونکە لە جنوبیشە عەشایری گەورە هەیە
ئەوان ئیسا یاسا هەر ئەیکن بە یاسا یاسای عشائری عێراقی ئیسا خوێندنەوەی یەکەمیشی لە پەرلەمانی عێراقا بۆ کراوە بێ بە یاسا. بەڵێ دکتۆر بەهمان هەروەکو پێشتریش باست کردانی لە قورئانە پرەنسیپێکەیە جەخت لەسەر قەبائیل و شعوبیە دەکاتەوە سەرەتای بانگەوازی ئیسلامیش جەنابێت ئاماژت بەوە کرد کە خی گەورە مخاتەبەی پێغەمبەرەکە درودی خی لێبێ بۆی کە عشیرەتەکەی و خەڵکە نزیکەکانی خۆی ئاگادار بکەوە ئەمە یعنی ئەمە لەگەڵ زانستی مێژووە لەگەڵ ئەوەشاکە ئەو قسەی لەسەر مەدەنیێتوانەکە هیچ هینێکی نییە تێگیرانێکی نییە و حاڵەتێکی طبیعیشە لە ناو مێژووی سیاسی ئیسلامیە. دەستخۆش ئێمە کە کاتێک باسی تاریخەکەین ئەبێ بزانین بە پێی سەردەمەکەی خۆی تەعاملی لەگەڵکەین کاتێکە ببینەوە بۆ سەردەمەکەی بێنەوە سەردەم یعنی فعلەن تۆ محکمەیە دائنەی محکەمەکەت باسی ئێستا بێ یاخود باسی تاریخە مادەم باز لە تاریخە ئەبێ ئەو محامیانی کە لەوێن ئاگاداری تاریخەکە بن ئەو کەسانی کە داواچین بە هەمان شێوە و ئەو کەسی کە ئەخرێتە قەفەسەکەەوە بە هەمان شێوە ئەبێ ئاگادار بین باسی سەردەمێکی مێژوو یەکەین بۆیە بە پێی سەردەمەکە تۆ کاتێکە قەبائیل هاتووە لە سەردەمی پێغەمبەری خۆی صلی الله علیه و سلم ئەیانەوەی قەبیلەکان انصر ئەخاکە ظالما ئەو مەظلوما ئەیانەوە هەر چۆنێ بوو تۆ برا هاو قەبیلەکەی سەرخە بەڵام کاتێککە پێغەمبەر فعلەن کاتێک پێغەمبەر صلی الله علیه و سلم کە دێت پیان ئەڵێ بەڵێ لایەنگیری بکە بەڵام چۆن بەوەی کە دەستی بگرە زوڵم نەکات ئەو چەمکەیان بۆ ڕاستەکاتەوە دوای ئەوە پێشتر کە لە قەبیلەیەکە حتا ئەم سەدانی ئاخیری هەرچەنە ئیسلامی هات بۆ ناومانەوە ئەو باو بوو کە یەکێ لە قەبیلەیە بکوژرایە ئەمە چوون کەسێکیان لە قەبیلەکە ئەکوشتەوە بەبێ ئەوەی بکوژ و تاوانباری سەرەکی ڕووداوەکە بێ بەڵام لە ئیسلاما کە دێت دەڵێت چی فەرمووە لا تەزیر وازیرەتە ویزرە ئوخرا کەس بۆی نییە کە تاوانی کەسێکی تر هەڵبگرێتەوە بۆیە ئەمە کۆمەڵێک چوارچەوەی بۆ دانا دوای ئەوە کە کاتێک دێتە مەدینە ئەو قەبائیلانە شەڕیانە ئەو قەبائیلانە لەسەر ئینتیمایەکی ناشرین جارێکیان ڕووداوێک ڕوئە لە نێوان ئەنسار و مهاجرە خەریکە ئەبێ بە شەڕ ئەوڵێ ئادەی ئەنسارەکان ئادەی کەس و کارەکانی خۆمان ئەوان هاواری قەبیلەکەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دێت ئەڵێ دعوها فإنها متینە وازی لێبێنن ئەوە شتێکی بۆ گەنە ئەمە دیسانەوە چەمکیشی تر ڕاستکردنەوەیشی ترە بۆ تێگەیشتن لە هۆزگەرایەتی بۆ لەبەرەوەی لە نەتیجەیە ئەوێت پرۆسەیەکی هاوڵاتی بوون دروست بێت لەناو ئەو مەدینەیە دەستوری داناوە بەڵام پێویستە کە فکری خەڵکەکان بەرەو ئەو دەستورە ڕێک بخاتەوە بەڵام ئەوەی کە کاک حەبیب ئاماژەی پێکرد باسی ئەوەی کرد کە حاڵەتی پۆزیتیڤی شیە و خێڵ هەیە و کاریگەری هەبووە ئێستا بوون لە مێژووی ئیسلامە ئێمە ئەبین بوونەوە بنەماڵە بوونەوە بنەماڵەیەک و بەنی ئومەیە دوای دەسەڵاتێکی گەورەی سەدەیی یەکسەدە دروستە بێ زیاتر بەناوی دەوڵەتی ئومەویەوە عەباسی بەنی عەباس دەسەڵاتێکی گەورەی دووسێ قۆناغ فەرمانڕەوایەتی دروستەکەن و لە هەمومان مێژووی ئیسلامدا عوسمانیەکان عوسمانی کوڕی توغڕولبە کاتێکە لە ئاسیاوە دێت و دێت دەسەڵاتێک و لە میرنشینێکەوە گەشەکە ئایا ئەمەش حاڵەتێکی پۆزیتیڤە لە ناو مێژووی ڕابردووی ئەو دەسەڵاتانەی کە خێڵ و عەشیرەت یاخو بنەماڵەیە کاریگەری و کارکتەری بەهێز بوون تێیدا خۆی دروستبوونی موسسەیەک بۆ ئەو سەردەما وەکو مامەساژ ئەشارەتی پێیا لە سەردەمانی کۆندا بە دەوڵەتێک بۆ خۆی قەبیلە یعنی ئەو سیستەمی دەوڵەتە کە دروست ئەبوو لە پێکاتە و لە ئیتیفاقی لەگەڵ نێوان کۆمەڵە قەبیلەکانە دروست هەبوو کاتێککە خەلیفە بیویستایە دەوڵەت بەس ئەوە دەسەڵاتێکی بان ئەوان بوو ئەوەی دەوڵەت مەبەستە مەبەسم ئەوەی ئەو ناوەکە ناوزە دەکرێت بە ناوی بنەماڵەیەکەوە یا عشیرەتێکەوە بوون ئەیوبی هەیە وەکو تۆڵی ئەیوبی زۆر ڕاستە ئەمەیان لە هەمویان ئەفزەلترە بۆ خلافەت یاخود بۆ ئەمیرایەتی بەهۆی کۆمەڵێک یاخود دەورێکی کۆمەڵایەتی دەورێکی اقتصادی دەورێکی دینی بۆ کۆمەڵێک هۆکاری تر کە وای کردووە لە نەتیجە ئەبێت بە سەرکردەیەک بە هەمان شێوە ئەم سەرکردەیە فێر کراوە کە بەیعەت وەرگێ یعنی عشیرەتەکانی تیژ ڕازی بێ نەوەکو ببێتە هۆی کە دەوڵەتێک حکومڕان بکەی محکومەکە ڕازی نەبێ بە حکومڕانەکەی تۆ بۆیە گرنگ بووە هەر لە سەقیفەی بەنی ساعیدەوە سیرەکەی هۆزەکان کۆگرێتەوە سەرۆکەکانیان و ئەویان لێن کە نەرمونیانیەک دروست بێت لە نێوان ئەم قەبائیلانەیە و جۆرێک لە ڕەزامەندی دروست بێت ئەو کاتە حکومڕانێکە دەست پێ بکرێ بۆیە سیرەکەی ئومەوی بێ عەباسی بێ سەردەمانی دواتر بێ هەوڵیان داوە لەسەر ئەمە ئیتیفاقی بکەن کە هۆزە گەورەکان و سەرکردەکان دەسەڵاتیان هەبێ مەسەلەن لە سەردەمی معاویە کوڕی ئەبوو سوفیانە نەک دوای کاتی خلافەت بەڵکو دوای ئەوەی کە حکومڕانیشی زۆریشی نەبێ ئیستیتابەیەکی ئەمنیش دروستە بێ
ئەسڵەن پێویستی بەوەش نییە کەسایەتی لە قەبائیلەکان ئەگەر لی هەڵگەڕێتەوە یان نا، بەڵام لەگەڵ ئەمەشا حسابێکی مستەقبەلی ئەکا بۆ ڕووداوەکان. عوبەیدوڵای کوڕی زیاد مەسەلەن والی بەڵێ ئێمە کاتی خلافەت باسەکەین. عوبەیدوڵای کوڕی زیاد لە ناوچەی عێراق والی بووە، بەڵام ئەحنەفی کوڕی قەیس کە سەرکردێکی ناودار و عەشیرەتێکی ناوداری هەبووە، کاتێکە دێت ئەڵێ عوبەیدوڵای کوڕی زیاد کەسێکی وایە لەسەر ویلایەتی عێراق لای ئەبات، لەسەر داواکاری کەسایەتێک لە قەبیلەیە خۆمەی توانێت ڕەتی کاتەوە. بەڵام ئەزانەیە کە مستەقبەلەن یاخود لە کاتی سیاسەتەکانی خۆی و ئەخوازێت کە دەنگ و ڕەنگی جیاواز هەبێ لە ناو ئەم دەوڵەتەیە، بۆیە سێرەکەی قوبوڵی ئەکات و حکمێکی فەرمانێکی تایبەتی خلافەت دەرەکا بە لابردنیەکێ لە والیەکان. ئەمە گرنگیهی بەڵێ کاک حەوی ئەمەی کە کاک دکتۆر بەهمەن باسی کرد لە مێژووی ئیسلام ئەگەرین بێنەوە مێژووی کورد، ئایا ئێمە ئەگەر ئەمانە ئەم ڕۆڵانە دەربهێنین جیاواز لەوەی یعنی لەوانەیە کەسانەکەن ڕخنەیەکی زۆر لە مێژووی ڕابردووەگرن ئەڵێن مێژووی خێڵ و بنەماڵە و عەشیرەت و هۆز و قەبیلە و تیرە بووە، ئەگەر ئەم ڕۆڵانە لەناو مێژووی کورد بهینە دەرەوە چیەمێنێت؟ لە پێشەوە عەرزم کردی وتم خێڵ دەوڵەت بووە بۆ ئەوانەی کە دەوڵەتیان نییە. ئێمە میلەتێکی بێ دەوڵەت بین بە درێژایی مێژوو و خێڵمانتیا بووە و خێڵی گەورەمانتیا بووە، بنەماڵی گەورەمانتیا بووە، هەمیشە ئەم بنەماڵە و خێڵانە ڕۆڵیان هەبووە لە مێژووی ئێمەدا. یعنی حتا میرنشینی بابانەکان بەناوی بابانەکان و نامدراوی لەبەرەوەی بنەماڵێ بوون، بنەماڵی قازی کە قازی محەممە و بنەماڵەیەک قەشیرەتێکی بەناوی قازی و بەردەوام پێش قازی محەممەد ڕۆڵیان میرنشینەکان بەناوی بنەماڵ و دامەزرێنە مەبەستم یعنی ئەمێن نمونە بێنمە بوانە فعلەن وایە هەمووی بنەماڵەکان لەسەر ئەساسی ئەوە بارزانیەکان هەمویان بۆ خێڵ هەبووە ڕۆڵی کاریگەری هەبووە لە ناو ئێمە نەک تەنها خێڵ کاریگەریەکەی زیاتر ئەبوو ئەگەر ئاینی تیابێ بۆ تاواکردنی قسەکەی تۆ مامۆستا ینی بەردەوام کە ئەمە لە عەرەبا کەمە ئەوانەی کەوا ڕئیسی خێڵ بوون و شۆڕشیان کردەوە کاریگەریان هەبووە ناو کۆمەلگای ئێمە هەم سەرۆکی خێڵ بوون هەم پێگە ئاینیان هەبووە. بۆ نمونە شێخ سەعیدی پیران سەر بە تەریقەتی نەقشبەندی بوو سەرۆکی خێڵ بوو شۆڕشی کرد. عوبەیدوڵای نەهری بە هەمان شێوە نەقشبەندی بووە و شۆڕشی کردووە. شێخ مەحمی حەفید سەرۆکی خێڵی خۆیان بووە و لە کوردستانە شۆڕشی گەورەی کردووە و مەملەکەتێکی تاڕاددا مەزنە. قازی محەممەد بە هەمان شێوە سەر بە بنەماڵی قازیە و لە مێژووە چەندەها ڕۆڵی گەورەیان هەبووە پێش قازم. بۆیە خێڵەکان لە ناو کۆمەلگای ئێمە پێکاتێکی تر نییە، یعنی بنیەکی تر نییە بێژگە لە خێڵکەوا ڕۆڵ ببینێ. بۆیە سەرۆکی خێڵەکان ئەکەوێتە سەر ئاستی هوشیاری سەرۆکی خێڵەکان هەتاوەکو ئاستی هوشیاری سەرۆکی خێڵش بەرز وایە شۆڕژگەڕیەکە و هەڵدانەکە بۆ دروستکردنی قەوارە زۆرترە. بۆ نمونە مەحموود پاشای جاف کاتێکە بۆ ئەوەی کاریگەری لەم ناوچەی کوردستانی ئێمانەمێنێ ئەی بەنە ئەستەمبوڵ خەلیفە بانیەکەی کاتۆ ئەستەمبوڵ و ئەیکا بەوالی شارێکی گەورە لە ئەستەمبوڵە. کاتێک کە ئەستەمبوڵ ئەبینێ ئەو پێشکەوتنە گەورە ئەبینێ و ئەیبینێت کە دەوڵەت چەندێک کاریگەری هەیە لە گەشەی کۆمەڵایەتیە ئەو شەقامە جوانانە ئەبینێ سیستەمی ژیان ئەبینێ لەوێ بەدزیوە ئەگەڕێتەوە کۆنگرەی زەڵمە بەستی کۆنگرەی زەڵم باسی هەموو خێڵەکە کوردەکانەکە بە شێخۆ بە جافە بە گۆران بەڵێ بانگی پیرەمێدیشەکە ئەڵێ گەڵاڵەنامەیەکم بۆ بنووسە بۆی قەواری بۆ کورد دروستکەین نەکەوە عنی مەحموود پاشای جاف لە قزڵاباد کاتی ئەکڕێت بانگی هەموو عەشیرەتەکانەکە بە زەگنەوە بەداوەوە کە خەڵکی دەجێنشینی ئەو شوێنە بە لوڕەوە بە کەڵهوڕەوە بە جافەوە ئەڵێ وەرن ئەم ئەرزە من کوڕیمە جێنشین بنتیایە بۆی سبەینێ ئەرزی کورد بێ. ئەمە بەشێکە پەیوەندی بە هوشیاری بڵێ بە هوشیاری سەرۆخێڵەکەەوە هەیە کە چەندێ ئەتوانێت بۆیە ئەمە باشە تۆ کاتێ بە باسی ئەم سەروەری ئەەکەین یا باسی بە شۆڕشی عوبەیدوڵڵا ئەەکەین کە ڕاپەڕیوە کە بە شێخ سەعیدی پیرانەکەین مەلیک مەحموود دەکەین و قازی و بنەماڵی قازی ئەەکەین ئەمانە خێڵ بوون خۆ ئەگەر ئەمانە دەربێنی باشە چی لە ڕاپەڕین و شۆڕشەکانی کورد دەمێنێتەوە کێ شۆڕشەکە بێژگە لەمانە ئەو نخبە تازەی کەوا شۆڕشی کردووە لە ساڵەکانی 1970 دەستی پێ کردووە کە ئەوانش بە هەمان شێوە ئەوانەی قیادی ئەم حرەکانیانە کردووە سەر بە خێڵێکی گەورە. بەڵام کاک حەبیبەکە قسەیەکیش بۆ مێژوو بکەین یعنی پێ دوانیە بەشێک لەمانە کە زۆر جار ڕەخنەگرەکان ڕەخنەیەکەن لە بواری مێژووەوە لە بواری ئەوانەی ڕەخنەگری سیاسین
پێدوانە بەشێکش لە عقلیەتەکانیان ڕێگر بووە لەوەی کە کورد بەرەو پێشچوو بێ یاخود ئەم مێژووەم بزاوتی مێژوە حاڵەتێکی ئاسایی وەرنەگرتووە بێگومان تەواوە بە دیدێکی وشارانەوە ڕوانین بۆ ڕووداوەکان و مامەڵەکن لەگەڵیانە ئەمە تەندروستە بەڵام ئەگەر پێدوانە ڕوبەرێکی فراوانی مێژووی ئێمەش ئەم جۆرە کاریگەریەوە ئەم جۆرە عقلێتە کە عقلێتی خێڵ و بنەماڵەکانەوە ڕێگر بووە لەوەی کە بزاوتەکەی بەرەو پێشەوە بڕوە ئەمە لە مێژووی ئێمە هەر هەبووە یعنی خیانەتی خێڵەکان لە مێژووی ئێمە هەبوو هەنێک لە خێڵەکان خیانەتیان کردووە و مێژووی ئاماشەی پێداد هەر لە شۆڕشەکەی شێ مەحموودە و لە شۆڕشەکانی تریشە بە هەمان شێوە کۆمەڵی خێڵ هەبووە کە لە پاڵی دەسڵاتدارە دایکەکان بوون و لە ساڵەکانی هێشتا خۆ دەزانی هەریەکە و لە لایەکەوە بوون بە زۆر جار بەڵێنی دەسەڵات لە سەردەمی هەشتاکانە خۆ دەزانی هەموو زۆربەی سەرۆخێڵەکانی ئێمە بەداخەوە فەوچە خەفیان دروست کرد بۆ دژایەتیکردنی شۆڕشی ئەمەش حاڵەتێکی نێگەتیڤ حاڵەتێکی نێگەتیڤە بێگومان یعنی داگیرکەران چۆن تۆ هەوڵ داوە یعنی چۆن خێڵەکان بەشێک لە خێڵەکان یا بەشێک لە مەتەنەویرە کوردەکان هەوڵیان داوە خێڵەکان و سەرۆخێڵەکان بهێنن ناو شۆڕشەوە بەکاریان بێنن بۆ شۆڕش بە هەمان شێوە دەسڵاتدارە داگیرکەرەکانی ڕۆڵیان هەبووە لە دزە بکەنە ناو خێڵەکان خۆ ڕخاردنی حکوومەتەکەی قازێب حەمە هۆکارەکەی بەشێک لە خێڵەکان بوو بەرژەوەندی خوازەکان بوو بەڵێ هەنێکیان لە ژێر و پەیوەندیارەکان بوون بەڵێ هەنێکیان لە ژێر و پەیوەندیان کرد بە شای ئێرانەوە و پەیوەندیان کرد بە سەرکردەی ئەو هێزەی کەوا پارلەمانی مەهاباتیدا و لە شێرەوە هەمویان پاشەکشیان کرد ئەگینا تۆ لە حکوومەتەکەی قازم حەمە ئەبینی سەرۆگۆزیرانی ئیعدام ناکرێ بەڵام وەزیرێک لە خوار و ئیعدامەکرێت سەرگۆزیران سەر بە خێڵێکی گەورە بوو لە ژێر و پەیوەندی کردبوو بە شانشای ئێرانەوە بە هەمان شێوە لای ئێمەش هەمان شت ئەبینینەوە کە باسی بەردە قارەمان و خیانەت لە شێ مەحموود ئەکرێ و شێ مەحموود دەستگیر ئەکرێ کە کەسێکی خێڵەکی بووە کە ئەو کارێ ئەنجامداوە. بەڵێ دکتۆر بەهمەن ئەوەی کە لە مەساری مناقەشەکەمانە باسماکە ئایا درێژکردنەوەی ئەم جۆرە کە لە ڕابردووە بۆ قۆناغی ئێستا حاڵەتێک کە ئەکرێ ئێمە بیکەین بە درێژکرا و حەڵقەیەکی تری مێژوو گرەی بینەوە بە ڕابردووە یاخود ئەمە تەجاوزکردنی کاتیات و ئەبێ لەگەڵ پێدرا و لەگەڵ ئەو کەرەستە نوێیانەی کە مۆدێرنە و تەکنۆلۆژیا هێنایەتی تەجاوز بکرێت و لەگەڵ ئەوە ڕێ بکرێت. خۆی مامۆستاگیان مەسەلەی ئیسیفادەکردن لەو هەژمۆنە یاخود باسکردنی ئەمەی کە ئێمە باسی وڵاتی خۆمان ئەکەین بەڕاستی مەرحلەیەکی جیاوازین لەگەڵ وڵاتانێکی دەرەوەی خۆمان. ئێمە باس لە کوردستانەکەین جەناب تەوجیهی پرسیارەکەت ئەوەیە زیاتر بۆیە لە کوردستانە تا ڕادەیەک پێویستەکە کە مراعاتی هەندێک لایەنی خێڵەکی بکەیت تۆ ناڵێن ئێمە بە تەواوەتی لەگەڵ یابێت بە شێوەیەکی ڕاهان نەخێر نابێت بۆ لەبەرەوەی کە وڵاتانی تر بە پێی سیلسلەیەکی تاریخی خۆیان نەگەیشتونەتە ئەوەی کە ئێستا سیستەمی هاوڵاتی بوون زاڵە بەسەر هەموو سیستەمەکان هەموو جۆرێکی تری بیرکردنەوەکان ئێمە پێویستەکە کە هەندێک لایەنی عشایری ئەیە کە ئێستا ئیسفادەی لێ بکەین مەسەڵەن تۆ حتا ئێستاشی پێوە بێ زۆر ڕاستە مەسەڵەن تۆ ئێستش لە محکەمەکانی کوردستانە زۆر جار محکەمە وازی لێنێ ئەگەر خۆیان سڵحێکی عشایری بینی خۆیان هەبێ بیکەن محکەمە مەمنوعیشە ناڵێ وڵات سڵحەکەمەکەن عکسەوە محکەمە حکم دەرەکە عقوبەی کابرادا هاتە دەرەوە سڵحی نەکردبێ ئیکوژنەوە چەنەها تاوانی وامان قوانینی عێراقی ئیجازە بدە قوانینی عێراقی زۆر لە زۆربەی هەرە زۆیان مەجای سڵحی تایە پێکاتی کۆمەلگای ئێمە لەبەرەوەی خێڵ هێشتا وجودی هەیە من ناڵم خێڵ زاڵە هێشتا خێڵ بۆ پێکاتی جاران نەماوەتە ناو ئێمەدا چکە لە هەڵبژاردنەکانە ئەیبینین کوردست زۆر سەرۆ خێڵمان هەیە دەنگ ناهێنێ بەڵام وەکو کەلتورەکە کەلتورێکی باشار هەیە کە ئەگەر سڵحێکی بۆ نەکەی و لە قانونەکانە کە ئەسڵح و سەید الئەحکام لایەن خێڵەوە مەقەوماتی تەجاوزکردنمانەیە بەڵێ شەکیت ئەمەیان خاڵێکە کە ئێمە واقعیانە سەری ڕووداوەکان بکەین باسی سیستەمەکە ئەکەین بە شێوازێکی زانستی کە تۆ بە شێوەیەکی زانستی سەریکەی ئەبێ ئەم دەوروبەری خۆمان لێک بینەوە حسابێکی ئەم واقعی خۆمان بکەین ئەو کاتە حکمی لەسەر بین ئێمە کۆمەڵشتی باش هەیە لە ناو قەبائیلە ئەتوانین سوودی لێوەرگرین بۆ تەکوینی دەوڵەتەکەش ئەگەر لە نەتیجە بمانەوە قسە لەسەر دەوڵەت بوون و لەسەر هاوڵاتی بوون و لەسەر بەرەو پێشچوونی جۆرە چەمکانە بکەین بۆیە گرنگە ئەم حاڵەتی کە باسی ئەەکەین سوودی لێوەرگرین لە ئێستایە بۆ داهاتوش و ئەو خاڵانەی کە نەگەتیڤە هەوڵ بین بنەبڕیکەین
لەکوێدا ببینین کە سلبیات هەیە ئەمە شتێکی بنەبڕکردن بەچی ئەمە بە خاڵی سەرەکی بریتە لە تەسبیتکردنی قانون و هەروەها قانون وا بکەین کە لەم مەرحەلەیەدا ڕاستە لە هەندێک لایەنە هۆزگەرایەتی بەلایەنێکی باش دەوری هەیە بەڵام نەک بێتە هۆی ئەوەی کە سەیدی ئەحکامەکان بریتی بێ لە هۆزەکان چکە زۆر جار بینیمانە حکمی قانون دەرچووە بەسەر کەسێکی دیاریکراوە بەڵام لەبەرەوەی کە لە عشرەتێکی گەورەیە یاخود فڵان کەس تەداخولێکی تیا کردووە حکومەکەی بۆ گۆڕاوە یان هەر حکم نەیراوە ئەمە چەند کەسانێگەی لە کوردستانی ئێمەیە لەبەرەوەی کە پێگەیەکی کۆمەڵایەتی هۆزگەرایی گەورەی هەیە ئەسەن قانون ناتوانێت شمولی ئەو بکە ناتوانێت بیگرێ پەنایاوەتە بەر حیزبێکی حیزبەکەش ئێستا لە سەردەمی ئێستایا لەبەرەوەی کە دەنگێکی زۆر بێنێت ئەو پڕی لایەنگری ئەو جۆرە کولتورە ئەکات ئەی بۆ من ئەوەکو دوا پرسیار لە جەناو ماوەی بەرنامەکەم تەواوێ باسکردن هەرچەند جەختان کرەوەەوە لە یاسا ڕەچاوی کراوە بەڵام باسکردن لە یاسا کە کۆمەڵی عقلێت پاشە کشە پێەکە لەگەڵ ئەمە هیچ شتێک گیرانێکی نییە لە هەڵبەتە لە حاڵەتە ئاساییەکەی خۆی کە ئەوەگە پێوەرێکی ستانداردی گشتی جیهانی شیە بێ بە بەسم یاسا بەواتە ستانداردە گشتی جیهانیەکە یاسا و قوانین مامەسا ئەمە لە شەو ناگیرێن ئەمە لە شەو ڕۆژێکان ناکرێ ئەمە لە کونفەیەکونێکا دروست نابێت ئەمە پێویستی بە تەوعیەکی کۆمەڵایەتی گەورە هەیە لە سیستەمی خوێندنەوە دەست پێ بکەین هەتاوەکۆی چێتە سیستەمی جامیعە لە کەناڵەکانی ڕاگەیاندن لە هەموو جۆرەکانی سنتەرە سەقافیەکان ئیش لەسەر ئەوە بکەن بڕینی قۆناقێمە ئەمە قۆناغی بەڵێ پەروەردەکردنێکی سەقافی کۆمپلێتی ئەوێ بەڕاستی بڵێ کاک حەبیب ئەگەر شتێکت مابێت لەسەر تەوەری بەرنامەکە من کۆتایی دێ بەرنامەکە وەڵام پێم وایە ئێستا ئەم سەردەمەی کەتیان سەردەمی گەڕانەوەی دەمارگیریە سەردەمی گەڕانەوەی دەمارگیری بۆچی دەمارگیری مەزەبیە دەمارگیری تایفیە و لە هەنێ ناوچەی جیهانە دەمارگیری خێڵەکیە لە لیبیا ئەبین خێڵەکان زۆر کاریگەرن لە عێراق و سووریا و لیبیا و بەحرێن و یەمەن و تا ڕادەی ئێران و سعودی دەمارگیریەکی مەزەبی زۆر ئەمە ینی سەردەمەکە خوڵقان دوێتی کێشەکان بۆ کێشەکان دروستبوونی جۆرێک لە هەڵسانەوەی ئاینیە بە شێوازێکی هەڵەکە کە پشگیری مەزەبی خۆی ئەکاوە مەزەبی بەرامبەری لە ناو ئەدا و قۆناغێکی مێژووی مەترسیدار لەم ناوچە هەیە کە گەڕانەوەی دەمارگیریەکانە بەڵام خێڵیش لە هەنێ ناوچە هاتۆتە سەر پێ و ئەو خێڵانێکەوە بۆ نمونە سونین لە سووریا لەگەڵ ئۆپسیژنی سووریان ئەو خێڵانی کەوا شیعان بۆ نمونە لەگەڵ دەوڵەتی ڕژێمی سووریان بە هەمان شێوە لە یەمەن ئەو خێڵانێکەوە زەیدین لەگەڵ زەیدەکان و حوسەکانن ئەو سێکسە سونی لەگەڵ بڵێن حکوومەتی شەرعیایە کە بڵێ حکوومەتی ئەمە خۆی بۆ خۆی ئەم منتەقە جۆرێک لە ئالۆزی تا دروست بووە بەڵام خۆشبەختانە لە هەرێمی کوردستان ئەو جۆرە لە دەمارگیریەکەمە من قەناعەتم وایە لە ناوی ئێمە خێڵ بەو پێکاتەی ترادیسیۆنی کۆنی و بۆ مفچەمکە کۆنی نەماوە چونکە خێڵ وەکو کەلتور ماوەتەوە وەکو سیاست تا ڕادەیە بۆ نمونە ئێستا زۆر جار سەرۆکی خێڵەکە لە ڕێی ئینتیما بۆ حیزبێکی گەورە ئینتیما یا وەرگرتنی پێگەیەکی سیاسی پێگەیەکی ئیداری گەورە ڕۆڵی هەیە لە ناو خێڵەکەی خۆیان ئەمما لایەنگری یاسای پێ دوایە یاسا پاشەکشەی بەمە کردووە یاوە چیە من قەناعەتم وایە ئێستا یاسا لە قۆناغێکی خراپدا نییە بۆ لە ڕووی خێڵەکیوە چونکە من بە حکمی پیشەکەم ئەزانم ئەو تاوانانەی ئاسی دادگا بەڵام بۆ لە ئاسی فەرمانڕەوایەتی سیاسی شاباسی لە باسی دادگا کەم و دوای خینەکەن لە مەسەلی دادگا ئێستا من ئەیبینم بە تایبەتی لە جەرایمی کوشتنە لەگە جرامی کوشتنی ژنا لە جەرایمی کوشتنی ئاسایی تریشە زۆربەی خێڵەکان زۆربەی سەر خێڵەکان کاتێک ئەڵێ سڵح بووەکەین متتەهەمەکە بڕا خۆی تەسلیم بکات یعنی ئەمە قۆناغێکی باشە ئەڵێن ئێمە ناتوانین سڵح بۆ بکەین خۆی تەسلیم نکات دوای تەسلیمبوونەکە سڵحی بووکەن کە سڵحیشی بووەکەن تەنها خوێنەکەی ئەدەنێڵێ ئەمە حەقمان نییە بە حەقی عامەوە ئەمە قۆناغی گرنگە کە تا ئێستا فەرمانڕەوایەتی سیاسی ئێمە بەشی باسیۆمەکە لە نیو دەقا باسیەوە بۆ وەڵامی پرسیار من قەناعەتم وایە لە فەرمانڕەوەی سیاسیە هەنێ خەڵکەن خۆیان بە توانای خۆیان پێگەشتن و پێگەی سیاسیان هەیە بەڵام لە ڕووی ئەوەی خێڵ چەندە ڕۆڵی هەیە لە دروستکردنی پێگەی سیاسە بەلای منەوە زۆر لاواز بووە دەوری خێڵ چونکە هەڵبژاردنەکانە بینیمان کوڕی زۆر سەرۆک خێڵ کە خاوەنی پێگەی گەورن کە قسەیان ئەڕوان ناو خێڵەکانی تریشە لە هەڵبژاردنەکە دەرنەچوون لە هەڵبژاردنە بۆ ئەندامی پەرلەمان بۆ ئەنجومەنەکانی دەرنەچوون من نیشانەی ئەوەیە خەڵک وا لە هۆشیارێکی ئەوتووە کە قەناعەتی وایە کامە باشە بۆ ئایندەی خۆی کامە باشە بۆ
بۆ بەڕێوەبردننی کاروبارەکانی خۆی دەنگ بۆ کەسانە ئەدا ئەمە دەریێخە کەلتوری خێڵ بە مەعنا دەمارگیریە تەعەسوبیەکەی کە ئیبن خەلدون باسیەکە لای ئێمە زۆر لاوازە. بەڵێ سوپاس بۆ بەڕێز حەبیب محەممەد دەروێش سەرنووسەری گۆڤاری کۆچ دکتۆر بەهمەد ساڵح مامۆسایی زانکۆ و توێژەر لە مێژووی سەدەکانی ناوەڕاست سوپاس بۆ ئامادەبوونتان لە ستودیوی بەرنامەی سۆراغی مێژوو. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەکمە کۆتایی سۆراغی ئەمجارە تا سۆراغێکی دیکە بەخۆی گەورە و بێرەوانتان دەست پێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ